بینەری سپێداوە باش این هەموو بەخێر بێن سەرچاوان بەلێ بینەران ئەڤروکە ئەس هەرمان محەممەدتار gelek خۆشحالم پێشبرگی بیرکاری بۆ ساڵا چوارێ کۆ دەستگای ڕوانگە هەمانگی دیال وەزارەتە پەروەردەی پێشکەش کرد ئەڤروکە بڕەنگێکی خۆش دێ وەرزشێکا مەژیکەین پێکڤە لەسەر وێستێجێ دێ بەهرەین باش بینین بەلێ بینەران هینچێن بینەریامە بکەن برێکە کەناڵێ ڕاگەاندنێ دیسانژی برێکە سوشیال میدیای بگشتی هینشێن گەلمە بن تا دماییکێ یا دیارە کو ساڵا چارەیە ئەف چەندە تێتەکردن لێ مدوێتن دەستپێکێ داگەلک کاتینە کوژین یەکسەر بچینە لای نینەرێ دەستگای ڕوانگە کاکاری ئەگەر حاضر بیت کاکاری ڕەسوول کەرەم کرد بۆ تاراخۆ پێشکەش بکەت سڵاوتان لێبێت لە گوندێکی دوور لە تەکنەلۆژیا و قوتابخانە دوور لە سیستەمێکی پەروەردەیی باش سەرباری چەندین چاڵێنجی ئابووری ئاوارەبوون لە سەردەمی جەنگ لە سەردەمی ترس کەسێک بەرهەم هاتوو بوو بە بیرمەندێکی گەورەی بیرکاری ئەوە چیرۆکی سەرکەوتنی کۆچەر بیرکارە زانا و بیرمەندی گەورەی کورد کە هەمومان دەیناسین و شانازیش پێوە دەکەینەوە بە دڵنیایی هەمومان هاوڕاین کە زانستی بیرکاری چەند گرنگە ئێمە لێرە باسی گرنگەکەی ناکەین ئەمڕۆ لێرەین بۆی بڵێین دەمانەوێت لە فەرهەنگی ڕوانگە دەستگای ڕوانگە چۆن پێناسەی ئەوە دەکات لەلای ئێمە پەروەردە تەنیا ئەوە نییە کە لە قوتابخانەکان و زانکۆیەکان دەیخوێنین مەبەستی ئێمە فێرکردنی پراکتیکیە لە پێناو باشترکردنی ژیانی خەڵک و دۆخی کۆمەڵگا بۆیە دەمانەوێت کۆچەر بیرکاری دیکە لە نێوان قوتابخانەکان و ئەو قوتابیانە دروست بکەین دەمانەوێت بە فیعلی بە کردداری ئەو ژینگەیە دروست بکەین لە ڕێگەی پێشبڕکێی بیرکاری و پێشبڕکەی هاوشێوەی پێشبڕکەی بیرکاری ببێتە هۆی هاندانی دروستکردنی کەسانی زیرەک کەسانی بیرمەند لە زانستی بیرکاری و زانستەکانی دیکەش بۆ ئەوەی بتوانین نەک تەنیا لە ئاستی ناوخۆی بەڵکو لە ئاستی وڵاتانی دیکەش بەشداری کارامان هەبێت ئازیزان پێشبڕکێی بیرکاری پێشبڕکەیەکی زانستی دەستگای ڕوانگەیە خۆشحاڵین چوارەم ساڵە بە بەردەوامی لەسەر ئاستی گشت قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت پلانی شوایە ئەم پرۆژەیە فراوانتر بکرێت و وانەی دیکەی زانستیشی بۆ زیاد بکرێت لە کۆتایی دەمەوێت زۆر سپاسی گشت ئەو لایەنانە بکەم کە هاوکار بوونە لە ئەنجامدانی ئەو پرۆژەیە زۆر سپاس بۆ وەزارەتی پەروەردە کە هاوبەشی پرۆژەکەیە زۆر سپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی هەر شەش پەروەردەکان سپاس بۆ پەروەردەی قەزاکان سپاس بۆ مامۆستاکان سپاس بۆ قوتابیان بۆ کەسوکاری قوتابیان سپاس بۆ قوتابخانەکان هەروەها زۆر سپاس بۆ کۆمپانیای دارین گروپ هەروەها هۆتێل هەولێری نێودەوڵەتی کە سپۆنسەر و پاڵپشتی ئەو پرۆژەیەن ئەمساڵ سپاس بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە هاوکارمانن لە پەخشکردنی ئەو پێشبڕکەیە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن و بە هیوای سەرکەوتنیش بۆ گشت قوتابیان و قوتابیانەی کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن و زۆر سپاس ئاری ڕەسوول بەرپرسێ پەیوەندی و ڕاگەهاندنێ دەستگای ڕوانگە وەکیم بەرین و کەژی ئاماژە پێدای هەمی ملەت بزانستی گەلک پێشکەون ji ber hindê jî dezgeh ڕوانگە هەمی گاوا حەزکiriye ku li ser zanistî û taybet lawan û perwerdê pitir xizmetê bike gelek proje jî encam dayne ji bilî ku ew behreyên Evrûkelvêrê gelekê dî ji dervene û pitiriya wan berhemî vî dezgehîne ji ber hindê jî Evrûkê jî da pişrastin dê berhemekê dîye ciwan bînîn Elvêrê dubare dê behsî wezareta perwerdê kem berî biçîne gotarê ku hemangiyeka geleka baş digel vî projeyê heye êstaş dawa dekem li berêz herdî marûf nînerî wezaretî perwerde bifermû bi pêşkêşkirinî wtarî wezaretî perwerde بەناوی خوای گەورە و مهرەبان باین تا باس بەڕێزان
بە خێرانتنا دەکەین و بە خێرانتنی هەمولایەک دەکەین. زۆر خۆشحاڵین بۆ ساڵی چوارەم کە بە بەردەوامی پرۆژەی پێشبچێ بیرکاری بەردەوامە بە جێبەجێکردنی لە ڕێگای دەستگای ڕوانگە و بە هاوکاماهەنگی لەگە وەزارەتی پەروەردە زۆر خۆشحاڵین کە بەبێ دابڕان ئەو چەند ساڵی بەردەوام بووە لەو پرۆژەیە بە نرخە و بە گرنگە کە بەڕاستی ئێمە بە پرۆژەیەکی زۆر باشی دەزانین وە گرنگی ئەو پرۆژەیە لای ئێمە بەچە خاڵێک کورتی دەکەمەوە ئەویش ئەوەیە کەمیان ئەو پرۆژەیە دەستنیشانکردنی بابەتی بیرکاری خۆی لە خۆیدا ئەهەمیەتی و گرنگێکی تەواوی هەیە لە بۆ ئەم پرۆژەیە لەبەر ئەوەی قوتابیانی بەهرەمەند و قوتابیان لە بابەتی بیرکاری قوتابی بەهرەمەند دەستنیشان دەکرێت لەبەرەوەی هەروەها بیرکاریش دایکی هەموو زمانەکانە. ئەمە خاڵێکیان خاڵی تری بەقوەتی ئەم پرۆژەیە ئەوەیە بەڕاستی سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتیتەوە. ئەو پرۆژەیە لە زاخۆ تا خانەقین بە ڕێگای بەڕێوەبەرە هەیکەلیتی ئیدارەی وەزارەتی پەروەردە بە ڕێگای بەڕێوەبەراتی پەروەردە گشتیەکان دواتر قەزاکان دوای سەر ئاستی قوتابخانەکان ئەم پرۆژەیە ئەو قوتابیە بەهرەمەندانە لەلایەن ستافی کارژێری قوتابخانەکان دەستنیشان دەکرێن کە بە چەند فلترێکی زۆر گەیشتینە ئەو قۆناغی کە ئێستا بەڕێزانە لێرە دانیشتینە. بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بۆ دەستنیشانکردنی ئەم قوتابیانە. ئەم قوتابیانە ئێمە وا دەیبینین کە بنەتێ شوێکی جوان ئەندامان و ئەندامی کارای ئەو وڵاتە چاوەڕی ویان لێ دەکەین. هەرواش بووە و تەجروبەکانیش هەندێک ئەوەی پیشاندایە. خاڵی سێم ئەو پرۆژەیە ئەوەیە بەڕاستی جۆرەك لەو خەڵاتانەی کە دەستگای ڕوانگە دەستنیشانی کردیە کە جێی سەرنجی مێە و کەم لە پرۆژەکان ئەو شتە دابینکرایە ئەوە نییە تەنها خەڵات لە بۆ دەرپاڵەوانی بیرکاری و بۆ یەکەمەکانە ئەوەیە تەجیعەتی تەواو کرایە لە بۆ خودی قوتابخانەکان کارژێری قوتابخانەکان. بەڕاستی ئەوە فکرێکی و ئادەیەکی نوێیە ئێمە دەستخاشیان لێ دەکەین و زۆر ئەوەمان لە شتێکی نوێ و پێمان باشە بوویتە هۆکاری تەشجیعکردنی کارژێری قوتابخانەکان و دەستەی بەڕێوەبەری قوتابخانەکان گرنگێکی تەواو بۆ پرۆژەیە دەدەن. خاڵێکی تر ئەوەیە لە ئەم قوتابیانە لە گوتمان سەرتاسەری هەرێمی کوردستان بەشداری دەبن. ئێمە بڕوامان وایە کە ئەو قوتابیانە لە شوێنە جیازیەکانی هەرێمی کوردستان یەکترناسینێک لە نێوانیان دروست دەبی ئاڵوگۆڕکردنی چی زانستی لە نێوانیان دروست دەبی ئەمەش لە خاڵەکانە. لە کۆتاییدا ئەمن زۆر سوپاسیان دەکەم هیوای بەردەوام بوونیان لۆ دەبخوازم ئینشاءالله پرۆژەی باشتر و فەرفراوانترکردن مەش وەکو وەزارەتی پەروەردە لە هەموو هاوکاریەکان لەگەریان دەبووی پاڵپشتی ئەو جۆرە پرۆژانە دەکەین و زۆر سوپاسان دەکەم. زۆر سوپاس بەخێر بێن. زۆر سپاس بەڕێز هەردی معروف نوێنەرەی وەزارەتە پەروەردە. تەفساڵەدا 430 قوتابی هەر ji destpêkê ketine kêvirgiyê. Dîsan qonaxeka şêmbêjîniya zîrekane derbas kir lê sîstemê bî projeyê ew e 6 qutabî memînin ev sala 65 man qonaxa dîv da. Wan 65 da evroke 6 serkeftiyên hêja digelmet amade ne. Min divê tiştekî jî amaje bê bidem ew serkeftiyê ku dê amade bin asêwan hemiyan êke an ku hemî serkeftîne. Pêş ew jî biçîne serkeftiyan çeplayek bû mamosteyanî zor berêz digel me amaden. Van mamosteyan gelek zehmet dîtiye û gelek kêşaye ta ku gehiştîne evroke. Danana pisyara jî em wek dezgehê ڕوانگە jê berpirsînîn eger bi zehmet jî bin ew mamostan hîn tişên digel wana pitir genge şê bikin. Daptir vî sohbetê bizanîn vîdyoyek amade ye rêveberê projeyê û digel mamosteyan bo vî projeyê çi dibêjin û çawa diriz bûye. بەخێربێن بۆ پێشبڕکێی بیرکاری. پێشبڕکەی بیرکاری پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەنجامی دەدا. ئەم ساڵ بۆ چارەم ساڵ ئەم پرۆژەیەمان ئەنجامدا لەسەر ئاستی پۆلیدەی زانستی
هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستانی گرتەوە. 430 قوتابی بەشداریان کرد لە قۆناغی یەکەمدا نوێنەرایەتی 430 قوتابخانەی هەرێمی کوردستانیان دەکرد. کاتتان کۆتایی پێهات کاغەزەکانتان بەرزکەنەوە. فەلسەفەی پێشبڕکێ بریتە لە چی؟ بریتە لە چاندنی تۆوی هەندان. مەبەستمان ئەوەی ئێمە نامانوێت لەم پێشبڕکێە ڕۆحی من لە هەمویان باشترم بچێنی. نا بەعکسەوە ئەمانەیە زیاتر ڕۆحی هاوکاری و هەوڵدان لە خەڵکات بچێنی. لە قۆناغی یەکەم پرسیارەکان چل پرسیار بوون، هەموو پرسیارەکان بە شێوازی هەڵبژاردن بوون. لە هەر سێ جۆری 20 پرسیاریان منهەجی بوو، 10 پرسیاریان زۆری ماتماتیکی گشتی بوو، 10 پرسیارشان لە جۆری IQ بوو. بەڵام لە قۆناغی دووەمدا پرسیارەکان بە هەمان شێوە چل پرسیار بوون، 30 پرسیاریان لە جۆری هەڵبژاردن بوون، 10 پرسیارشان لە جۆری نووسینەکی بوو، بەڵام لە هەر سێ جۆری پرسیارەکانی منهەجی و IQ بیرکاری گشتی دەبێت. لە قۆناغی کۆتایی و قۆناغی سێم کە لەسەر ستێج پێشکەش دەکرێت، جۆری پرسیارەکان هەموو جۆرە پرسیارێکی لەخۆ دەگرێت، پرسیارەکان منهەجی و IQ ماتماتیکی گشتی. قۆناغی یەکەم 430 قوتابی بەشداریان کردبوو. 65 قوتابی سەرکەوتن بۆ قۆناغی دووەم. لە قۆناغی دووەمدا پێشبڕکێکی تر کرا تاوەکو بگەنە پێشکۆتایی قۆناغەکە. تەنها 6 قوتابی سەرکەوتن بۆ قۆناغی پێشکۆتایی. ئەو 6 قوتابیە ئەمڕۆ پێشبڕکێ دەکەن بۆ ئەوەی بگەنە قۆناغی کۆتایی. لە قۆناغی کۆتاییدا ئەمڕۆ پاڵاوانی بیرکاری دیاری دەکرێت کە ئەو سێ قوتابیە پێشبڕکێ دەکەن. بۆتە براوەی یەکەمی پێشبڕکێی بیرکاری. ئێمە بینیمان ساڵانی پێشوو ئەو قوتابانێکەوە یەکەم بوونە و دووەم و سێم بوونە لەم پێشبڕکەیانەدا توانێکی باشیان هەبووە و توانیان سەرکەوتوو بن و ئێمە چاوەڕێ دەکەین لە ساڵانی داهاتوو بۆ قوتابەکانی یەکەمەکانی ئەم ساڵ و ساڵانی داهاتوو لەم پێشبڕکەیە بە هەمان ڕێچکەی ئەوان سەرکەوتوو بن و داهاتووی گەشتیان هەبێت. Ez bînim ev pêşbirkiya karekê cihê xwe ya gelekê baş û giring e û pêdiviya hebît û yê berdewam bîtin. Çunke ya zanaya ku bîrkarî dayika hemî zanist ya û binema û binakoka her zanist û dahênan û teknolojiyeka serdeme. دەستخۆشی لە قوتابیانە دەکەین کەوا براوە بوون و گەشتون بە قۆناغی کۆتایی بەروە دەستخۆشی لە مامۆستایەکان و قوتابخانەکانشان دەکەین کە پاڵپشتیان بوون. ئەو قوتابیانی کە سەریش نەکەوتونە ئەو مانای ئەوە ناگەێنێ کە لە بابەتی بیرکاری خراپ بن، بەڵکو لەوانەیە بەهۆی هۆکارێک لە هۆکارەکانەوە نەیتوانە خۆی ئامادەکاری تەواو بکە، بەڵام هەر یەکێکیان بە دڵنیاییەوە یەکەمەکانی قوتابخانەکانیانێن. بەێ دووبارە سپاس بوو مامۆستایان بەڕێز مدوێت ئاماژە ناوێن وان مامۆستا بدەم یەکوت ئەڤروکەدات گەلمە لژنا هەڵسەنگاندنێنە دکتۆر دیلان فرەیدون مامۆستای زانکۆێ دکتۆر عەدنان عەلی مامۆستای زانکۆێ دکتۆر جەعفەر عەلی مامۆستای قوتابخانە مامۆستا طەلعەت عەبدولواحد مامۆستای قوتابخانە مامۆستا شاهین محەممەد ئەمین مامۆستای قوتابخانە ئەلقۆناغا ئێکەیە کۆ پشتی چەندێکات کێم دێ دەست پێکەتن دێ سێ مامۆستا دادوەر بن یانکو دێ لژنە هەڵسەنگاندنێ بن ئەو ژی هەر سێ مامۆستان شاهین و مامۆستا طەلعەت و مامۆستا جەعفەر. ئێستاش کات هات کاتی ئێوەیە حازرن زۆر باش بەڕێزان دەمهات نوکە یەک بانگێشی وان قوتابیا بکەین یەک کۆدێک کێبەرکیەکەن ئەڤروکەدا یەکەم قوتابی لە پارێزگای سلێمانی لە پەروەردەی ڕۆژ ئاوا کولیژی ئەزمەری بەهرەداران قوتابی هان و حەسەن بابا ڕەسوول بەخێر بێ. هانو بەخێر بێ. خۆشبیانون. هەستت چۆنە ئەمڕۆ؟ وەڵی هەستێکی خۆشمان هەیە. وەڵام منیش هەستم زۆر خۆشام. خۆشبیانون. لەگەڵ ئێوەمە. هیوای یەکەمی. ئینشاءڵڵا دەست خۆش بن. لە پارێزگای هەولێر لە بەرایەتی پەروەردەی ناوەند کولیژی قەڵای بۆ بەهرەمەندان قوتابی کێوان عیسا ئیسماعیل بفەرموو.
کێوان بەخێر بێ سلامت کێوان هەز بە چیەکێ والله هەستێکی زۆر خۆشمەیە کە گوتم گەشتمە بۆ قۆناغی دەستخۆش ئینشاڵڵا کۆتایش سەرکەوتو دێت زۆر بەخێر بێ سترێس نییە نا زۆر باشە باش هەر لە پارێزگای سلێمانی لە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕوشهەلات ئامادەی زناری ئینگلیزی قوتابی کورد و هات کورد و جەلال زۆر بەخێر بێ کورد و چی هەست دەکەی ئەمڕۆ لێرەی هەستێکی زۆر خۆشم هەیە کە تا ئێستا گەشتمتەم قۆناغەوە بە هێوای سەرکەوتمەوە باش حازری ئەمڕۆ بێگومان چه بەڵێن دەدەی ئەمڕۆ یەکەم هەمووتان سەرکەفتیە بچینە قوتابیە چارێ هەر لە پارێزگای سلێمانی پەروەردەی ڕانیا ئامادەی کێوەڕەشی تێکەڵاو محەممەد ئیسماعیل علی زۆر بەخێر بێ محەممەد هەز بە چیەکەی ڕاستێسێک زۆر خۆشەیە کە توانی مەمڕۆ لێرە ئامادە بوو لە قۆناغەکانی پێشوو سەرکەوتوم هیواشم سەرکەوتنە زۆر بەخێر بێ زۆر سپاس ji parêzgeha Duhokê ji perwerda Şêxan qutabî Eydan Coqî xelef gelme tu bi xêr bê serçavan. Eydan bi xêr hatî? زۆر سپاس Çawanî الحەمدلله باشن hestê te çi evrokê tu geştiya qonaxan duma hîkê ئەکی هەستێکی خۆش ئەس گەشتیمە بێ قۆناغی ویدارم قۆناغی دیجدا ئاسێکی باش پێشکەشکەم شتێکی دەست هیویدارم سەرکەفتی بن ئەدبێ پێشبەرگیەدا لە پارێزگای سلێمانی پەروەردەی پێنجوین ئامادەوی پێنجوینی تێکەڵاو قوتابی بۆلیڤار ئیبراهیم عەزیز زۆر بەخێر بێ بۆلیڤار سڵام بێ باشی زۆر سپاس زۆر ئۆکێ ئۆکێ هەموو شتێک هەموو شتێک زۆر باشە چپڵەیەک بوو ئەم سەرکەفتیانە بەڵێ پێشەوە دەست پێ بکەین دەچینە لای مامۆستایەکان بزانین تێبینی ڕوونکردنەوە لەسەر ئەم قۆناغا چییە بەلێ مامۆستا تەڵات ڕۆژتان باش قوتابیانی خۆشەویست بەخێر بێن هیوادارم هیچ سترێس و قەلەقێکتان نەبێ ئێمڕۆکە بتوانێت توانە شارەوەکانی خۆتان بۆ ئێمە بێر بە جوانی پێشکەش بکەن ئێوە بێگومان هەمووتان براوەدەن هەر کامێکتان دەرفەتی یەکسانی هەیە بۆی ئەمڕۆ ببێتە پاڵەوانی بیرکاری گەیشتتان بۆ قۆناغەدا خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی گەورەیە زۆر بەخێر بێن قۆناغی کۆتاییمان لە دوو بەش پێک دێ قۆناغی یەکەم و قۆناغی دووەم ئێستا کە دەست بە قۆناغی یەکەم دەکەین کە لە دوو بەش پێک دێ بەشی یەکەمی پێکاتوە لە 5 پرسیار هەر پرسیارێک لە ماوەی یەک خولەک دەتوان وەڵام بدەنەوە وەڵامدانەوەکەشتان بەپێی ئەو وەرەقەی فۆڕانەی کە لەبەر دەستاندایە وەرەقەی جافری ئاساییتان پێ بۆ شیکارکردن بەڵام وەڵامی کۆتاییەکان بە شێوەی قەڵەمی مازیک دەنووسن و بە شێوەیە بەرزی دەکەنەوە بەڵام هیوامان وایە قەڵەم مازیەکەکانتان بە جوانی بەکاربێنن نووسینەکانتان بە ڕوونی دیار بێ دەستان خۆش دەست خۆش زۆر سپاس مامۆستا تێبینیەکە بوو بۆلیڤار حازری حازرم ئەیدان محەممەد کوردۆ کێوان هانۆ دەست پێ بکەین دەست پێ بکەین قۆناغی یەکەم پرسیاری یەکەم دەڵێت ئەندازیارێک لە دووری 16.5 متر لە تەلارەکە وەستاوە سەیری بەرزترین خاڵی تەلارەکە دەکات بە دووربینێک لە بەرزی 1 متر پوینت 5 لە زەویە دانراوە بەرزی تەلارەکە چەند مترە ئەگەر پێوانەی بەرزە گوشەکەی 45 پلەی چل سانیە مایە کاتتان مایە 20 سانیە مایە
لە هانوو دەست پێ بکەین. هانوو 18 دەست خۆش تەواوە بەرسف. کێوان 18 تەواوە ئەگەر بەرسفت نەدا دەست خۆش بەداخەوە هەڵەیە بەداخەوە بەرسفاتەژیا خەلەتە بۆلیڤار لێبورین بە بەرسفاتەژیا خەلەتە و دەست خۆش هانوو 5 خاڵ بەدەستینە. ئامادەن بۆ پرسیاری دوو؟ هانوو 5 خاڵە کێوانش 5 خاڵە. دەست خۆش بە. حازرم بۆ پرسیارە دوو؟ ئامادەن کەیف خۆشن؟ تاو دەست پێ بکەین. پرسیاری دوو دەڵێت سۆزیار سێ لەسەر 5 کتێبەکەی کتێبخانەی قوتابخانەکەی خوێندووە. تێبینی کرد هێشتا 8 لاپەڕی ماوە بۆ خوێندنەوە. ژمارەی لاپەڕەکانی کتێبەکە چەندە؟ سی چرکەم وایە؟ ئەمجارە لای بۆلیڤار دەست پێ بکەنیان هانوو. هانوو 200 تەواوە دەست خۆش. کێوان 200 دەست خۆش. کوردوو بەداخەوە هەڵەیە بەداخەوە بەرسفت نەدایە محەممەد بەداخەوە عیدان بەرسف هەڵەیە دەست خۆش بۆلیڤار. ئەوە خاڵەکان ئێستا هانوو حەسەن 10 خاڵە کێوان ئیسا 10 خاڵە بۆلیڤار ئیبراهیم 5 خاڵە ئیترژی هێشتا خاڵیان نەینە. ئامادەنە بۆ پرسیاری سێ؟ بڕۆین. پرسیاری سێ دەڵێت ڕووبەری ناوچە ڕەنگکراو چەند مەتر دووجاییە؟ ئەگەر درێژی لاکێشە 13 مەتر بیت و پانیەکە 6 مەتر بیت. Begins in 3, 2, 1. سی چرکەم وایە؟ بەرز بکەنەوە. کوردوا چەندە ئەو؟ 9. ئەو هانوو ئەوە چ بوو زیاد کرد؟ ڕایتر لەگەڵ یا ها بڵێن چی؟ بەداخەوە هانوو بەلێ هانوو هەڵە بوو. کێوان توش هەڵە بووی؟ تا سینە سینە
درستە؟ سێنۆ 39 هەدی من تەواو 39 دەست خۆش بەڵێ 39 کردو 39 دەست خۆش ئەیدانژی 39 بەس ئەگەر بتوانم بە ماجیک ئەوە تۆزێک ئەوە ستا زۆر باریکە ینی گەورەتر بۆلیڤار 39 5 خاڵ تۆزێک گەورەتر بنووسن یان یەگە بەم شێوازە لەبەر دادوەرانژی مەسەلەن ئاوە زۆر باشە شانی تابیانژی بدە کردو تەواو دەست خۆش بن سەرکەفتی بن ئامادەنە بۆ پرسیاری چوار ئامادەنە منیش ئامادەم پرسیاری چار دەڵێ بەهای ئەم بڕە 25 توان 2021 کەم 25 توان 2022 لەسەر 5 توان 4042 کەم 5 4043 چەندە؟ Begins in 3, 2, 1. ده چرکەتان مایە هانوو 5 هەڵەیە گۆبورە 5 بوو ببینم 5 هەڵەیە شەشە کێوان شەشە دەست خۆش کردو وەڵامی نەبوو بەداخەوە محەممەد وەڵامی هەڵەیە ئەیدان بەرسڤاتەیە خەلەتە بولیڤارش هەڵەیە دەست خۆش بن بەلێ پرسیاری 5 ئامادەن ئەم پرسیارە زۆر ئاسانە حازرن بۆلیڤار حازری ئەیدان محەممەد کوردۆ کێوان هانوو حازری تەواو پرسیاری 5 دەڵێ بە بەکارهێنانی 4 جار ڕەنووسینۆ لەگەڵ هەندێک لە کردارە جەبریەکانی توان دابەش لێکدان ئانکۆجاران کەم کۆ چۆن دەتوانین ژمارە 100 بەدەست بهێنین Begins in 3, 2, 1. بیست و پێنج چرکەتان مایە عيدان بورا عيدان بس تمام بس
دیگەڕێمە لیژنە ینی نازانم کەمێک دەرین کات تەواو بوو مامستا تەڵات دیار نێنەوە ئەگەر بکرێ وەڵامەکان پێشەوەی کە بەڵێ دەقەژمێرەکە تەواو دەبێت زووتر بەزیکەیتەوە قۆناغی پێشەوەش بە هەمان شێوە بوو بەس وەڵامەکەت هەڵەبوو بۆی قسەمان نەکرد بەڵێ ئەمە حساب نییە ئێستا ئەگەر وەڵامەکەی ڕاستبی بەڵێ تاخیر بوو کە لەگەڵ وەڵامی کۆن با بچینە وەڵامی بۆلیڤار ببینم پێم وابێ هەڵەیە لەسەر و بەداخەوە وەڵامت هەڵەیە ئەیدان کات تەواو بۆ بوورە حمەد بەرسری نەدایە وەڵامی نەدایە وەڵام هەی بووە پرسیارە ئاسان نەبوو ناوەڵە هەر لە بخواندنجی زەحمەت بوو نە ئەوە مامۆستایانن پێشەوە بچینە قۆناغی دوای ئەم قۆناغە دەچینە لای لژنە و مامۆستایە بزانین ئەم قۆناغا چۆن بوو و قۆناغی داهاتی چۆن فەرمووە دەستان خۆش بۆ قۆناغی داهاتوو بەرەوە ئەگەر بکرێ قوتابیان دەنگتان بەرزکەنەوە بەڕاستی ئەگە دەنگەکان نەگە لەو قۆناغی ئێمە ناتوانین نمرەکانتان بۆ هەژمار بکەین قۆناغی دووەم قوتابیان یەک قوتابی لێرە دەمێنێتەوە هەر قوتابیەک تۆپێکمان بۆ هەڵدەبژێرێ لە هەر تۆپێکدا دە پرسیاری تێدایە ئەم دە پرسیارە دەبێت لە ماوەی 150 چرکە وەڵام بدەیتەوە هەر پرسیارێک کە بۆ دەخوێندرێتەوە یەکسەر وەڵامەکە ئەمە بە دەنگ لێت وەرەگرین بۆیە هەوڵ بدەن دەنگتان بەرز بێ بۆی بتوانین نمرەکانتان بۆ هەژمار بکەین هەر قوتابیەکان پرسیارەکان هەمان پرسیار بەڵام بە شێوازی جیاواز ژمارەیان جیاوازە هاوسەنگێکی تەواوی تێدایە تەنها یەک قوتابی لێرە دەمێنێتەوە قوتابیەکانی تر دەستنە ژوورێکی تر کە ئاگاداری پرسیارەکانی قوتابیەکەی پێشخۆی نابێ بەڵێ وازحە دەست پێ بکەین با هانوو بە تەنیا بمینیت لەسەر ستێج کەیوان و کورد و محەممەد ئیدام فەرمونون شوێکی کورت وەربگرن هانو وەرە وەرە تەپەیەک هەلبژێرە و پاکێجەکە بزانین چ پاکێجەکە دەردەچیت بەس نیشانی کامیرە بدە پاکێجی سێم پاکێجی سێ دەست خۆش پاکێجی سێ دەست خۆش هانو ئامادەی ئامادەی دەست پێ بکەین دەست پێ بکەین چ کێشت نییە هەموو لا کێشەیەک لە تەریبە ڕاستوەڵەیە ڕاستە نە هەڵەیە وەڵامی یەکەم تێتە وەرگرتن وابزانم مامۆستا وەڵامی یەکەم بەڵێ شارێک خەڵکەکەی ئەوروپی و کەنەدین 60% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانن سەدا چەند شارەکە ئەڵمانی سەدا 20 گوشەی بی چەند پلە لەم وێنەی خوارەوەدا پەنجاو هەشت ڕووبەری سێگوشەی ABD بریتیە لە 10 سنتیمەتر دووجایی ئەوە ڕووبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دووجاییە چوار متر دووجا بەهای ساین سالب 5 پای لەسەر 6 چەندە پاس سالب ڕەگی دووجای حوت بچووکترە لە کام لەمانە سالب 4 سالب 3 سالب 3.1 سالب 2 سالب 2 هەژمارەی لێکدراوی دووجا 2 جاران لێکدراوی 1 و 1 هەمووی لێکدراو لەسەر لێکدراوی 0 دەکاتە چەند دوو سێ چارەک کاتژمێر چەند چرکەیە
2007 ئەگەر خاڵی x سالب y بکەوێتە چارەکی چوارەم ئەوە خاڵی xy دەکەوێتە کام چارەک؟ سێهم بەهای ئەی تاو کات دەست خۆش بن. پێشە بچمە قوتابیەکی دیر دەچمە لای مامۆستا تەڵعات بە قوتابیەکانی ترژی بزانن شێواز چۆنە. مامۆستا تێبینیەک لەسەر ئەم قوتابیا بوو؟ ناتێبینە بەڵام هەوڵ بدە ڕقمی پرسیارەکەت لە پێشە ئاگاداری کات بەگەر پرسیارێک نەیزانی بڵێ پاس بۆی بتوانانی لە پرسیارەکانی تر وەڵام بدەیتەوە. دەست خۆش بن دەست خۆش بن هانوو چەپلایەک بۆ هانوو. چینە قوتابیێ دوێ کەرەم کەتە سەرستێجێ کێوان پاکێجێک هەلبژێرە زەحمەت نەبیتن کاک شاران ببوورە پاکێجی ژمارە چەندە؟ دوو نیشانی کامیرە بدە ژمارە دوو پاکێجی ژمارە دوو بدە من زەحمەت نەبیتن دەست خۆشکا کەیوان فەرموو کەوان ئامادەی؟ بەرە حازری؟ تا دەست پێ بکەین؟ با دەست پێ بکەین. پرسیاری یەکەم دەڵێت هەموو لاکێشەیەک چار گوشەیە. هەڵەیە. شارێک خەڵکێک ئەوروپی و کەنەدین 70% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانن سەدا چەندی شارەکەی ئەڵمانین؟ سەدا شێست. گوشەی بی چەند پلە لەو موێنەی خوارەدا؟ هەشتا و چار. ڕووبەری سێگۆشەی ABD بریتیە لە 10 سنتیمەتر دووجا ئەوە ڕووبەری سێگۆشەی ADC چەند سنتیمەتری دووجایە؟ سانتیمەتر دووجا. بەهای کوساین سالب 2 پای لەسەر سێ چەندە؟ پاس. سالب ڕەگی دووجا 5 بچووکترە لە کامان لەمانەی خوارەوە سالب 4 سالب 3 سالب 1 سالب 2.5 سالب 1 هەژمارەی لێکدراوی سێ جاران لێکدراوی 1 کو 1 هەموو لێکدراو لەسەر لێکدراوی سفر دەکاتە چەند؟ دوازدە. چارێکێک کاژمێر چەند چرکەیە؟ چرکە. ئەگەر خاڵی x سالب y بکەوێتە چارەکی سیەم ئەوە خاڵی xy دەکەوێتە کام چارەک؟ چارەکی دووەم. بەهای ئەی چەندە؟ پاس. پاس کۆتا پرسیار بوو پاس بوو دەستخۆش بن بزانین چۆن بوو لای تو؟ عیبیان نەبوو. باش بوو؟ با بچینە قوتابیەتی کوردو فەرموو کوردۆژی بێتن بەلێ بینەران وەکیا دیار کۆ پێشبرکی ساڵانە و بۆ ساڵا چارەیەش لای دەستگای ڕوانگەڤە هەماهەنگی دگەل وەزارەتە پەروەردەیە تێتەکردن ئەڤروکەژیدا کێبرکیەکە خۆش تێتەکردن داخەزە سەرکەفتنێ بۆ هەمی قوتابیان بکەین دیسانژی دەستخۆشیە لەوان مامۆسایەت کەینیت و ئەڤروکە بوومە دروستکردی و سپاس بۆ دەستگای ڕوانگە کولڤان جۆرە پرۆژێن و وڵات پێ پێشکەون پەروەردەیە و دیسانژی لاوانە و دیسانژی لێ قەوماون دیسانژی چەندین بارێ دینایەت کۆ لێ خۆتکە نەخودان ئەگەر کوردۆ حاضر بیت
فەرمو کوردو پاکێجێک هەڵبژێرە دەست خۆش کردو پاکێجی 6 بدەم دەست خۆش کوردو ئامادەی بەڵێ دەست پێ بکەین کوردو حازری دەست پێ بکەین پرسیاری یەکەم دەڵێت هەموو ماعینێک چارگوشەیە هەڵەیە شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین 30% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانن سەدا چەندی شارەکە ئەڵمانین پاس گۆشەی بی چەند پلەیە لەم وێنەی خوارەوەدا پاس ڕووبەری سێگوشەی ABD بریتیە لە 20 سنتیمەتر دووجا ئەوە ڕووبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دووجایە پاس بەهای ساینس ساڵە 11 پای لەسەر 6 چەندە؟ پاس سالب ڕەگی دووجای حەوت گەورەترە لە کام لەمانە سالب 2 سالب 3 0 سالب 2.1 سالب 2.1 هەژماری لێکدراوی 2 جاران لێکدراوی 0 کو 2 هەموو لێکدراو لەسەر لێکدراوی 0 دەکاتە چەند؟ پێناسە نەکراوە یەک کاتژمێر و نیو چەند چرکەیە؟ ئەگەر خاڵی سالب XY بکەوێتە چارەکی چوارەم ئەوە خاڵی XY دەکەوێتە کام چارەک؟ چارەکی یەکەم بەهای ئەی چەندە؟ کات تەواو بوو. دەست خۆش بن کوردو؟ سترێس نەبە کوردو؟ قوتابیان سترێس نەبن بەڵام دەست خۆش هانوو سترێس نابیت. بزانین قوتابیە دیژی ئەگەری ئامادە بیتم بێتە سەر ستێجێ محەممەد چەپڵایەک بوو محەممەد زۆر شەرمنە محەممەد پاکێجێک هەڵبژێرە شەرم ژینەکە سترێس ژینە بە پاکێجی چوار پاکێجی چوار بدە منە گەر زەحمەت نەبیتن لە ئەوە تەوا دەست خۆش فەرموو محەممەد ئامادەی؟ بەڵێ دەست پێ بکەین؟ بەڵێ باشە با دەست پێ بکەین پرسیاری یەکەم دەڵێت هەموو لاتەرێبێک ماعینە هەڵێ شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین 50% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانین سەدا چەندی شارەکە ئەڵمانین لە سەدا سی گوشەی بی چەند پلەیە لە وێنەی خوارەوەدا
37 ڕوبەری سێگۆشەی ABD بریتە لە 30 سانتیمەتری دوجا ئەوە ڕوبەری سێگۆشەی ADC چەند سانتیمەتری دوجایە؟ بەهای کوساین سالب 4 پای لەسەر 3 چەندە؟ سالب 1 موجب 1.5 سالب ڕەگی دوجای سێ گەورەترە لە کام لەمانە سالب 2 سالب 1 0 سالب 1.1 سالب 2 هەژماری لێکدراوی سێ جاران لێکدراوی سفر کۆ 1 هەمووی لێکدراو لەسەر لێکدرا 6 3600 یەک کاتژمێر چەند چرکەیە؟ ئەگەر خاڵی سالب x y بکەوێتە چارەکی دووەم ئەوە خاڵی x y دەکەوێتە کام چارەک؟ چارەکی یەکەم. بەهای ئەم ئەی چەندە؟ سالب 1 ئەگەر وەڵامەکە درست بیتن تەواوە یعنی لەگەڵ کات گوت تەواوە دەستخۆش بن. چینە قوتابی پێنجەم ئەگەر ئامادە بیتن بابژی دیار بیتن ئەگەر تێبینیەک لای مامۆستا تەڵعەت هەبیتن مامۆستا هیچ تێبینیەک نەبوو لەسەرم قۆناغا؟ نا زۆر باش باش هەموو شتێک باشە باش عەیدان کەرەم کە پاکێجێکی هەڵبژێرە ونیشا کامیرێ بدە کات چ پاکێجە ئەگەر زەحمەت نەبیتە و پاکێژێت تەواو بووین بلا لێرێ نەمیننش بەروانە خەرت نەکەن پاکێجی یەک پاکێجی یەک دەم دەست خۆش عەیدان عەیدان فەرموو عەیدان تو حازری؟ بەڵێ عەیدان بەری دەست پێ بکەین هەناسەیەکێ بۆ خۆ کەیف خۆشکە بۆدا دەست پێ بکەین پرسیارایەکێت بژیتن هەموو چارگوشەیەک مەعینە ڕاست شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین 80% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانین سەدا چەندی شارەکە ئەڵمانین 20 گوشەی بی چەند پلەیە لە وێنەی خوارەوەدا ڕوبەری سێگوشەی ABD بریتە لە 20 سنتیمەتر دوجا ئەوە ڕوبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دوجایە؟ 25 بەهای ساین سالب 7 ئەنکۆ 7 پای لەسەر 6 چەندە؟ پاس سالب ڕەگی دوجای سێ بچووکترە لە کام لەمانە سالب 2 سالب 3 سالب 1 سالب 2.1 سالب 1 هەژمارەی لێکدراوی سێ جاران لێکدراوی یەک کو سفر هەمووی لێکدراو دەکاتە چەند؟ 4 نیو کاتژمێر چەند چرکەیە؟ 180 ئەگەر خاڵی x سالب y بکەوێتە چارەکی دووەم ئەوە خاڵی x y دەکەوێتە کام چارەک؟ چاریەک بەهای ئەی چەندە؟ ئەدوی وێنەی خارێدا ئەو پرسیارە دماهیکێ بۆ و تەهێشتا 10 چرکە ماینە تا ماینە تا پترش 10 چرکایەت ماین لە زێنەکە ئەو پرسیارە دماهیکێ بۆ سیش چرکی دیژیتەیەت ماین دلێ خۆ پاس نەکە بەرسڤەکێ بدە شێل دماهیکێت گەل دەنگێت پێنجێ بەرسڤێ بدەیت بەس دەنگێت خۆ بلینکەن ئەگەر زەحمەت نەبیت عەیدان
ئەیدان سێ دەست خۆش دەست خۆش بن بچینە پارێزگا سلێمانیە پەروەردا پێنجوین بۆلیڤارت گەلمە بۆلیڤار ئابزانم یەک پاکێژمایە ئەویش پێنجە نە شانی کامیرا بدە دەست خۆش بدەم زەحمەت نەبیتن پێنج دەست خۆش بۆلیڤار ئامادەی ئامادەم دەست پێ بکەین دەست پێ بکەین کەیف خۆشی وەکی دوێنینە بەڵێ ڕۆژی تا پرسیاری یەکەم دەڵێت هەموو چارگوشەیەک لاکێشەیە دروستە شارێک خەلکێکەی ئەوروپی و کەنەدین چل لە سەدی کەنەدین 20 لە سەدی ئەوروپیەکانی ئەڵمانین سەدا چەندی شارەکە ئەڵمانی لە سا 15 گوشەی بی چەند پلەیە لە وێنەی خوارەوەدا ڕووبەری سێگوشەی ABD بریتیە لە 4 سنتیم دووجا ئەوە ڕووبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دووجایە چوار بەهای کوساین سالب 5 پای لەسەر سێ چەندە؟ ڕەگی سێ لەسەر دوو سالب ڕەگی دوو جای 5 سالب ڕەگی دو جای 5 گەورەترە لە کام لەمانە سالب سێ هەژمارەی لێکدراوی دوو جاران لێکدراوی سفر کو یەک هەمووی لێکدراو لەسەر لێکدراوی سفر دەکاتە چەند؟ دوو کاتژمێر چەند چرکەیە؟ ئەگەر خاڵی سالب x y بکەوێتە چارەگی سێم ئەوە خاڵی x y دەکەوێتە کام چارەگ؟ چارەکی دووەم بەهای ئەی چەندە؟ ئەوە پرسیارێک کۆتا بوو 10 چرکەت مایە هەڵە مەکە یەک دەست خۆش بن بەڵێ چ بڵێ کەرێ ماندی نەبن دەست خۆش بن هانو چۆن بوون پرسیارەکان باش بوون کێوان چۆن بوون ئایبی نەبوو کوردو کەمێک قرس بوو لە قرس بوون ئەوە مامۆستا بەرم بەرتەنا پێ بڵێ قورسن محەممەد چۆن بوون باش بوون ئەیدان چێکم زەحمەت بوون جێک زەحمەت بوون چتش بوو تەب زەحمەت بوو هەندێک پرسیار هەمی نامی هەندێکت ناودە زەحمەت هەبوون وەلیڤار چ پرسیارێک زەحمەت بوو نازانم بەگشتی تقریبان یەک مستەوای بوون یەک مستەوا یعنی باش بوون تقریبان قسەی چۆنە بێ بچینە لای مامۆستا تەڵعات و هەردوو دکتۆر لەگەڵمەنە بزانین هەڵسەنگاندن و خاڵەکەتان چۆن بوون مامۆستا تەڵعات فەرموو دکتۆر فەرموو بەس ئەگەر دەنگی دکتۆر ئەم کاتان باش دەستخۆشیتان یەکەم وەڵامەکانتان کەمێک پێویستی بە ئیداری کات هەبووە بڵین چۆن ئیداری وەختەکە بن بەڕێوە خەنێکتان تۆزێ باش نەبوون بەعام بەڵام باش بوون ئێستا هەر دوو فێرخوازێک ئێمەی خوێنینەوە دوو فێرخوازی یەکەم لای منە بێ دوو فێرخوازی دوم لای مامۆستا تەڵات پاشان نەچێتە لای دکتۆر عەدنان بۆ فێرخواز یەکەمان هان و حەسەن پاکێجی سێ هەڵبژاردبوو لە کۆی 10 پرسیار 4 پرسیاری ڕاستە
چوار پرسیاری هەڵەیە دوانی پاس کردووە یان بەهۆی کاتەوە ئەخیدانە فریان نەکەوتەوە وەڵام باتۆمار بە پاس حسابیەکەین کەواتە 20 خاڵی کۆ کردوێتەوە. هانو حەسەن بۆیە 30 خاڵ دەست خۆش بن. بەڵێ کێوانخوازی دووەم کێوان عیسا لە کۆی دا پرسیار 7 پرسیاری ڕاستە 1 پرسیاری هەڵەیە 2 دانەی پاس کردووە کەواتە کۆی خاڵەکانی لەم بەشەیە ئەبێتە 35 35 خاڵ بەڵێ دەست خۆش کێوان ئیسا دەبیتە پاکێجی دووەمیشی هەڵبژاردبوو. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس فەرموامسا. قوتابی کردۆ جەلال پاکێجی ژمارە 6 هەڵبژار لە کۆی 10 پرسیار وەڵامی ڕاست تەنها 1 پرسیاری ڕاست بوو وەڵامی هەڵا 4 پرسیار وەڵام نەدراوە 5 پرسیار کاتە کۆی خاڵەکانی لەو قۆناغی تەنها 5 خاڵی وەرگرت. دەست خۆش بن کورد و جەلال 10 خاڵە. بەڵێ مامۆستا محەممەد. بەڵێ قوتابی محەممەد ئیسماعیل لەم قۆناغا لە کۆی 10 پرسیار وەڵامی ڕاز 5 پرسیار وەڵامی هەڵا 5 پرسیار هیچ دانێژی بێوەڵام نەبوو کەواتە کۆی خاڵەکان لەم قۆناغا 25 خاڵ. دەست خۆش محەممەد ئیسماعیل دەبیتە 30 خاڵ. دکتۆر کاکە ئەیدان پاکێجی یەکەم بەڵێ لە کۆی 10 پرسیار 4 پرسیاری ڕاستە 5 هەڵێ و یەکشی وەڵام نەداوەتەوە دەکاتە 20 خاڵ. 20 خاڵ دەست خۆش بن ئەیدان جۆقیژی 25 خاڵە. دکتۆر بۆلیڤار. کاک بۆلیڤار پاکێجی پێنجەمی هەڵبژاردووە لە کۆی 10 پرسیار 3 پرسیاری ڕاستە 7 هەڵەیە دەکاتە 15 خاڵ. دەست خۆش. مامۆستا تەڵعات ڕێزبەندی خاڵەکان بەم شێوەیە. بەڵێ لەسەر شاشە کەیوان عیسا 55 دروستە هانو حەسەن 30 محەممەد ئیسماعیل 30 ئەیدان جوقی 25 بۆلیڤار ئیبراهیم 25 کورد و جەلال 10 دروستەوە وەکی دیار و سیستەمی بەرنامەی ئەوە کولڤێ قۆناغێ نابێژین بۆ سەر نەکەفتن دەبێژین سەرکەفتیە 6 و 5 و 4 دێ بەرنامەی جێهێلن ئەگەر هەر سێ سەرکەفتی کەرەمکەنەڤێرێ سەرکەفتیە 6 چەپڵەیەک بۆلیڤار ئەیدان کوردۆ gelek spas bu pişikdariyawa serkeftîne gelek spas lê sîstemê programî vê temcih fêlin gelek spas bûye. Fermûn. Dest xweş bin. Dest pê bikeyn. Hazirîn. Dest pisyar layê min niye ve pişim pisyar bînim. Eğer pisyarî final Etminin Dest xoş. کێوان 55 خاڵی هانۆ 30 خاڵ محەممەد ئیسماعیلژی 30 خاڵی پێشەوە بچین قۆناغی کۆتایی دەست پێ بکەین دەچینە لای لژنە ئەگەر تێبینیەک بۆ ئەم قۆناغا هەبیتن یان ڕوونکردنەوەیەک هەبیت مامۆستا تەڵعات فەرموو. بەڵێ قوتابیان لەم قۆناغە دەبێت ئاگادار بن لە چۆنێتیوی وەڵامدانەوەی پرسیارەکانتان لەم قۆناغە 12 پرسیارمان هەیە هەر پرسیارێک ئەگەر وەڵامی ڕاست بێ 5 خاڵ وەرەگری ئەگەر وەڵامەکەت هەڵە بوو ئەوە ناقص 2 نمرە 2 خاڵ دەکرێت ئاگادار بە ئەگەر وەڵامی شت نەداوە هیچ نمرەیەک نەزیاد دەبێ نەکەم دەبێ هەوڵ بدە هەر کاتێکیش ئەگەر بەزەکەت لێدا وەڵامی شت نەدایەوە ئێمە ناقص 2 نمرە دەکەین چکە لەسەر حیسابێت بۆی ئاگاداری چۆنیەتی وەڵامدانەوەتان بن. حازرن هانۆ حازری کێوان
محەممەد دەست پێ بکەین چەپڵایەکی گەرم بۆ هەرسێکیان دەست خۆش بەڵێ پرسیاری یەکەم لە قۆناغی فیناڵ دەڵێت ئەو ژمارەیە چەندە کە جارانی هەش بکەی و ئەنجامەکەی دووجاردا بەشی چوار بکەی دەکاتە چوار Begins in 3, 2, 1. بەلێ هەشت دەست خۆش وەڵامەکە تەواوە هەشت پرسیاری دووەم دەڵێت ئاسیا چار هەندەی کاروان کتێبی هەیە کاروان سێ هەندەی کارزان کتێبی هەیە و بە هەمویان 48 کتێبیان هەیە ئەوە ئاسیا چەند کتێبی هەیە Begins in 3, 2, 1. بەلێ هانوو ئاسیا دوازدە کتێبی هەیە دوازدە کتێب هەڵەیە بەردەوام بن شش هەڵەیە بەردەوام بە کێوان 20 شرکەت مایە کێوان محەممەد ئیتر ناتوانانی یەک جار بەرسفە دەیتەوە بەداخەوە هەرسێکیان وەڵامەکەی چ نەبوو وەڵامەکە 36 بوو دەست خۆش بن تۆزێک لەگەڵمان بن جۆش بن دەنگێوە نییە دەست خۆش بەڵێ با بچینە پرسیاری سێ لە قۆناغی فیناڵ پرسیارەکە دەڵێت یەک لەسەر سێ لێکدانی نۆ توان سێ لەسەر دوو کەم 64 توان دوو لەسەر سێ کو چوار بە سادەترین شێوە چەندە Begins in 3, 2, 1. بەڵێ پێنج بەڵێ تەواو دەست خۆش پرسیاری چوارەم ئامادەن دەست پێ بکەین تا دەست پێ بکەین پرسیاری چوارەم دەڵێت کام لەم کاژمێرانەی خوارەوە جێوازە ئانکونامووە لە ئەوانی تر Begins in 3, 2, 1. ئی هەڵەیە ئی هەڵەیە ئی Begins بەردەوام in بن 3, بەردەوام بن 2, 1. سی هەڵەیە بەردەوام بە کێوان دی 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 هەڵەیە ببورن بۆ بی بۆ بی کێوان زۆر ئاسان بۆ بۆ تۆ دەزانی ینی دوو حرف چۆن لازمە باشە هەریشە نیە ئێستا دەست پێ دەکەین هانۆ حازری کێوان محەممەد دەست پێ بکەین چەپڵایەک بۆ هەرسێکیان سیاری پێنجەم دەڵێت لە شێوەی خوارەوەدا ڕێژەی ڕووبەری ناوچە سیبەر کراوەکە بە سادەترین شێوە چەندە پێنج لەسەر هەشت
بەڵێ 5 لەسەر 8 لەسەر 8 هەشت دەست خۆش سێ وەڵام هەیە 5 لەسەر هەشت درستە و دیسانج هەر سێ وەڵامتان درستن بەسی کەیوان درست بوو زووترین بەرسفدا دەست خۆش بن حازرن بۆ پرسیاری تر دەست پێ بکەین دەست پێ بکەین پرسیاری شەشەم دەڵێت بەهای ئەم بڕە بە سادەترین شێوە چەندە؟ Begins in 3, 2, 1. سێ چەند؟ سێ ببوورە بەردەوام بن لە وەڵامدا تۆزێک دەنگەکان بەرز بکەن بەداخەوە وەڵامەکە چوار بوو نێزیک بووی محەممەد وتی سێ با بچینە سیاری حوت حازرن دەست پێ بکەین پرسیاری حوت دەڵێت ئەگەر ABC سێگوشەیەک بیت پێوانەی گوشەی A یەکسانە گوشەی B کۆ گوشەی C ئەوە پێوانەی گوشەی A چەند پلەیە Begins in 3, پاش سێ پاش سێ تەواو تەواو دەست خۆش چەند؟ نەوە نوات نەوە بەڵێ نوات سفر دەست خۆش تەواوە دەست خۆش بن چینە پرسیاری هەشت حازرن دەست پێ بکەین تا پرسیاری هەشت دەڵێت بەهای ئەم بڕە دیارە بە سادەترین شێوە چەندە؟ Begins in 3, 2, 1. ده چرکەتان مایە ببورن بەداخەوە وەڵامەکەی ڕاست سێ بوو تەوان بینەرانی ترە و دوێت وەڵامی درست دەوێن ها ئەم جارە وەڵامێکی درست لە هانوو یان کێوان یان محەممەد حازرن دەست پێ بکەین پرسیاری نۆ بەهای بڕی 2x توان 2 کو 4x کەم سی لەسەر x کو 5 چەندە کاتێک x یەکسانە 5.5 Begins in 3, 2, 1.
بەڵێ پێنج. کێوان پێنج پێنج. دەست خۆش دەست خۆش وەڵامەکەت ڕاستە پێنج دەست خۆش بیت پێشەوە بچینە پرسیاری دەچینە لای لژنە و مامۆستایان ئەگەر تێبینیە کە بیتن تا ئێستا فەرموو مامۆستا تەڵات بەڵێ مامۆستا زۆر باشە بەڵام هەوڵدەن دوای سێ چرکەکە کە تەواو دەبێ اینجا بەزەکەدا بگرن ئەگەرنا ناتوانانی وەڵامت لێ وەرگری پێشتێش ئاگادار کراونەوە باش دەست خۆش بن ئامادە بوویان تەجێتان نەباشە باش پرسیاری دە کاکەرمە بەڵێ تەلەڤیزیۆنەکە ئیشی ناکات ئیشی ناکات کوژاتەوە نانا تەواوە درستە دەست خۆش تەواو ئەگەر کێشێک هەبوو زۆر ئاگادار بکە تەواو پرسیاری دەڵێت کوردە هەشت لایەکی قۆقزی بە تیرەیەک لە تیرەکانی کردەوە دوو چەند لایەک قۆقزی بچووکتر لە خۆی ئەگەر یەکێکیان شەش لایە هەبیت ئەوەی تریان چەند لای هەیە Begins in 3, 2, 1. چار. دەست خۆش بژیت ئافرین چوار وەڵامەکەت ڕاستە چوار دەست خۆش پرسیاری یانزە دەڵێت لە وێنەی خوارەوەدا درێژی تیرەی بازنەکە چەندە Begins in 3, ئیش ناکات 1. ببورن کێشەیەک هەبوو مامۆستا دەگەڕێمە لای دادوەران شاشە نەبوو با بچێتە شاشەیەکی تر شاشێکی تر باش شاشێکی تر ئەم سیارە کانسەڵەکەی مامۆستا بەڵێ با پرسیارە کانسڵ دەکەین باش. چونکە دادگەری نابێ ئەوانە بینیانە ئەو کاتەکەی لە ڕۆژ باش تەوا با بچینە پرسیاری دوازدە محەممەد حازری تەوا حازری هانۆ کەێوان دەست پێ بکەین تەوا پرسیاری دوازدە دەڵێت لە وێنەی خوارەوەدا ئەگەر پێوانەی گوشەی BAD یەکسانە بە 6 پلە بیت و پێوانەی گوشەی DEC یەکسانە بە 100 پلە بیت و پێوانەی گوشەی DAC یەکسانە بە پێوانەی گوشەی EDC بیت ئەوە پێوانەی گوشەی ABD چەند پلەیە Begins in 3, 2, 1. ئەم سیارە بەداخەوە وەڵامەکەی ڕاستشی چل بوو دەچینە پرسیارێکی تر لە جێگای ئەو پرسیارەی کومە کانسڵ کردی پێشەوەی بچین بزانین هانۆ تا ئێستا چۆنە باشن وەڵام ئەڵێ بە ئامادە بوویان بە بینەران بەخێر بن بەخێر بێن بەس پێتان دەڵێت بەخێر بێن بەڵێ کێوان تو زۆر سپاس بۆ هاتنتان خۆشحاڵی ئەمڕۆ محەممەد سپاسیان دەکەم بۆ ئامادە دەستخۆش بن سپاس بووەوە پرسیار حازرە دەست پێ دەکەین کۆتا پرسیارە ئامادە بن ئامادەن دەست پێ بکەین پرسیاری کۆتایی دەڵێت
X ئەگەر X یەکسان بێت بەم ژمارە و Y یەکسان بیت بەم ژمارە ئەوە بەهای X لەسەر Y چەندە؟ Begins in 3, 2, 1. پەلەمەکەن یەک لە سەد یەک لەسەر سەد زۆر ڕاستە دەست خۆش بژیت ئافرین دەست خۆش بێت ئافرین با بچینە لای مامۆستاکان و خاڵەکان ببینین و بزانین چۆنە مامۆستا تەڵات تێبینیەک شتێکە بوو بەڵێ کاکەرمان بەس ڕوونکردنەوەیەک لەسەر و پرسیارێک کۆتایی ئەوە پرسیارێکی ئێمە دایمەن احتیاطمانێ بۆ حاڵەتێکی ئاوا ئەو پرسیارەکەی تر کە کانسڵمان کرد چونکە دادگەری نەدەبوو کاک محەممەد کاتەکەی لە ڕۆژ بوو بۆی لە بریەوەی ئەو پرسیارەمان دووارە کردەوە ئەو با ڕوونکردنەوەیەک بێ بەڵێ مامۆستا وەکوتر چ تێبینی نەبوو نەخێر بە پنسبەت خاڵەکانی سەر شاشەش خاڵەکان دروستە خاڵەکان کەیوان ئیساز 73 خاڵ محەممەد ئیسماعیل 34 خاڵ هانو حەسەن 31 خاڵ پیرۆزبایی لێ دەکەین دەست خۆش بن سەرکەفتیەیەکێ سەرکەفتیەک کەیوان ئیسا پاڵەوانی بیرکاری فەرمۆلێرە دەست خۆش بێت بۆ ئەم کامێرایە سوپاسی کێەکەی سەرتا سوپاسی خوا دەکەم کە مۆفەق کردم کە بتوانم گەم بەو پلەیە پاشانش سوپاسی داکباکم دەکەم کە هانیاندام و هەروەها قوتابخانەکەم بە تایبەتی مامۆستا عەمار عەبدولحەمید کە فێری کاریکردین وەروەها هەموو ئەوانەی کە پشتگیریمان دەکەن دەست خۆش بن زۆر سوپاس پیرۆزە دەست خۆش فەرمولێرە با حازر بیت پاشان بەلێ سەرکەوتی دووەم فەرموو ها چاپڵە محەممەد دەست خۆش هەز بە چیەکە ئێستا بەڕاستیەسێکی زۆر خۆشە کە توانیم لە پلەی دۆم بەدەستێنم لە پێشبڕکەی بیکاری بۆ ساڵی 2022 سوپاسی کێیەکێ من سوپاسی ڕوانگە و وەزارەتی پەروەردەیەکەم و تۆ سەرەتا سوپاس بۆخوای گەورەکە بەهۆی پاڵپشتی و پشتیانیوەنەوە هەرگیزم پلێن بەدەست نەدێن هەروە دەمێ سوپاسی قوتابخانەکەم کەم هەروە بەڕۆبەر و مامۆستاکان و خێزانەکەی خۆشم هەروە سوپاس بۆ دەستگای ڕوانگە کە توانی لەم پرۆژەیە بەخشمان دەست خۆش بن پیرۆزە فەرمۆلێرە بەلێ هانوو طبعا هانوو وەرزشوانێکی باشە و ئەمڕۆ سەرکەوتی سێیامەژی پیرۆزە هانوو چیەکەی وەڵی دەمێت سپاسی دەستگای ڕوانگە بکەم بۆ ڕخساندنی ئەم هەلە بۆمان و دەستخۆشی بۆ دایک و باوکم بۆ مەکتەبەکەم و بۆ ئەو مامۆستانی کە بەشدارن ئەمڕۆ و مامۆستانی کە هاو پشتم بووم لە دەست خۆش پیرۆزە لەسەر هەر سێ سەرکەفتیên یەکەم و دووەم و سێەم ئێستاش ئەگەر حاضر بن دێنە لەسەر ستێجەکان کاکێوان فەرمولێرە پیرۆزە سەرکەفتیە ئێکێ سەرکەفتیە دوێ محەممەد پیرۆزە دەست خۆش بن هانۆ سەرکەفتیە سیێ پیرۆزە دەست خۆش بن نوکەژی سپاسیڤە جارەکادی بۆ مامۆستایان حاضر بۆیەن و گەلێک ماندی بوون چەپڵایەکی گەرم بۆ مامۆستایان و لژدای دادوەران گەلێک سوپاس بۆ حاضر بوونتان خەڵاتی یەکەم بەڕێز عەبدسەلام مەدەنی بلا کەرەم کرد خەڵاتی ئێکێ پێشکەش بکات خەڵاتی ئێکێ ئەگەر ئامادە بیت دەست خۆش بیت دەست خۆش بیت کاهین دەست خۆش بیت خەڵاتی ئێکێ 2000
پیرۆزە دەست خۆش زۆر سپاس مامۆستا دەست خۆش بن خەڵاتێ کێوان ئیسا ئیسماعیل خەڵاتی بەلێ کاکاری بمینیت باشە خەڵاتی دوێ ئەنکۆ خەڵاتی دووەم داوا لە بەڕێز بڕوان ئەرگوشی دەکەم خەڵاتی دووەم دابش بکات چەپڵەیەک مەوەس بەردەوام بن خەڵاتن ئیتر تەواو پیرۆزە محەممەد ئیسماعیل عەلی پیرۆزە خەڵاتی دووەم زۆر سپاس مامۆستا لێرە بمینە مامۆستا دەست خۆش بن زۆر سپاس بەێ خەڵاتی سێەم ئەگەر نوێنەری کۆمپانیای دارین گرۆپ هەردی ئامادە بیتن با بفەرمونون ئەگەر نا حاضر نییە حاضرە نینەری کۆمپانیای دارین گرۆپ حاضر نییە باشە با بەڕێز هەردی معروف کەرەم بکاتە سەرستێج دەست خۆش بن هەر بژین زۆر سپاس مامۆستا دەست خۆش بن سەرکەفتیە سێ هان و حەسەن کا هەسپتان هەوا بەێ ئەلڤێرێ دیسا دەبێژم سپاس بۆ وەزارەتە پەروەردەی سپاس بۆ دەستگای ڕوانگە کولڤان جۆرە پرۆژە خودکەتە خوددان ئەلڤێرێ گەلە کەیفخۆشم کوتاب ساڵەدا بێ پێشبرگیە پێشکەشی هەوەتکەم کۆتاییە پێشبرگیانینە یا پرۆژانینە لێبتنێ خۆشیەکە دماهیکێ پێکڤە بوان مامۆستایان بوان سەرکەفتیان بۆ خوددان خەلاتە پێکڤە بۆ هەوا و تا ئامۆهین و ساڵاکادی پرۆژێن داهاتر بمین خێر و خۆشی دەست خۆش پیرۆزە